زۆرێک دەپرسن بۆ هەناسەیان تونگ دەبێ یاخود هەناسەدانیان تەنگە لە کاتی گۆرانی وتنە، لە کاتی ڕۆشتنە، لە هەچ کاتێکا بێ یاخود لە کاتی خەوتنە. هەنێکیانە پرسیاریان کردووە. ئەمە خۆی لە خۆیدا چەند کێشەیەک هەیە لە کۆندامی هەناسەداندا لە ناوجەستەی مرۆڤدا. لێرەدا چەند خاڵێکی باز دەکەین. ئەگەر تۆ یەکێک لەم خاڵانە وجودی هەبوو کەوابێ تکایە پەیوەندی بە پزیشکەوە بکە، تۆ کێشەیەکت هەیە. یەکەم، ئەوانەی نەخۆشی ڕەبوون بە بەردەوامی کێشەی هەناسەدانیان هەیە، لەبەرەوەی نەخۆشی درێژخایەنن. دووەم، حەساسیەت، بەتایبەت لە وەرزی هاوین و بەهاردا کە گوڵ و گەڵا و گیا سەوز دەبێت، هەروەها ئەو کەسانی کە ئاژەڵی ماڵی بەخێو دەکەن وەکو سەگ و پشیلە و تا دوایی. هەر زۆرێک لەو کەسانەی کە خەڵکی هەڵەبجەن، با بڵین هەڵەبجەین، لەبەر ئەوەی پێشتر بەرکەوتەی کیمیا بارانەکەی هەڵەبجەن، بۆیە تا ئێستاش لە هەموو وەرزێکی نوێدا لە بەهاراندا هەمان کێشەی تەنگە نەفەسی و کۆ ئەندامی هەناسەیان هەیە بەداخەوە. سێم، دوودڵی. گەر تۆ کەسێک بیت هەمیشە دوودڵ و دڵە ڕاوکێبی، ئەوە دڵ لەو کاتەدا بە هێزێکی زۆرەوە پەلەپەل لێدەدا و بۆیە تووشی تەنگە نەفەسیەبی. چوارەم، ژەهراوی بوونی ژینگە کە ئێمە بە خۆمانی نازانین، ئەویش کە یەکەم ئۆکسیدی کاربۆنە کە گازێکی بێڕەنگ و بۆیە لە ئەنجامی دووکەڵی ئۆتۆمبیل، کارگەکان، قژ و شکەرەوە، فڕنەکان، زۆرێک لەو دووکەڵانە لە هەوادا کۆ دەبنەوە، ئێمە هەڵی دەمژین. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە خڕۆکە سوورەکان ناتوانن ئۆکسیجینی تەواو بنێرن بۆ مێشک، هەر بۆیە تووشی ئەم کێشەیە دەبین. سەرما، وەکو کۆکە و هەڵامەت کە بەتایبەت ئەوانە زەرەر لە ژێدەنگیەکانە دەن، بەتایبەتی لە کاتی کۆکینە، هەر بۆیە تکایە هەوڵ بدەن زۆرترین کات ئاو بخۆنەوە، لە هەموو شلەمەنیەکانی تر باشترە، بە سوودە و تکایە لە وەرزی سەرمادا بامل پێچێک هەمیشە لە ملتا بێ بۆ ئەوەی تەندروست باش بی. هەندێک جار دەمارە داخراوەکانی قاچ بەتایبەتی ئەوانەی دەوالیان هەیە یاخود هەچ گرەیەک لە قاچە هەیە، ئەوە دەگەڕێتەوە بە پێچەوانەوە، دەبێتە جەڵدا یاخود دەبێتە کێشەیەک بۆ هەناسەدان. لەبەرەوە تکایە گرنگیەکی زۆر باش بدە بە قاچەکانت، لەبەرەوەی کاتێک بە پێوە دەوەستی لە شەستی قورسایی لەشت لەسەر قاچەکانتە، هەر بۆیە ژیرانە هەوڵ بدەن لە هەڵبژاردننی پێڵاوەکانتان. وەستانی هەناسەدان لە کاتی خەودا، ئەمەش زۆر کێشەیەکی وات بۆ ناخۆکەینە، بەڵام ڕەنگە لە ڕۆژی دواتردا تووشی دڵتەنگی و خەمۆکی ببیت. کێشی زیادە یاخود قەڵەوی، ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە بە بەردەوام وات لێ دەکات هەناسەت سوار بێ یاخود هەناسەت تونگ بێ، بەڵام هەندێک جار ئەوانەی کێشیشیان کەمە هەر تووشی کێشەی هەناسەدان دەبن. جگەرە کێشان یەکێکە لەو کێشە گەورانەی کە هەمیشە مرۆڤ تووشی نەخۆشی و کارەساتی گەورە دەکات، بە نمونەی شێرپەنجە. ئەوانەی جگەرە دەکێشن تکایە ئاگاداری خۆتان بن، لەبەرەوەی زۆرێک لەو کەسانەی جگەرە کێشن تووشی شێرپەنجەی ژیەکانی قورگە بن. جڵدەی دڵ بە هەمان شێوە کەم خوێنی یەکێکە لەو کێشانەی تر کە لە هەناوی مرۆڤدا دەبێتە هۆی تەنگە نەفەسی. گریان، بەتایبەتی ئەو مناڵانەی کە زۆر دەگرین، کە ئەم بۆ ماوەیەکی زۆر دەگری، قورگی وشک دەبێ و کۆکەی لەگەڵا دەبێ و تەنگە نەفەسە بێ. ترسانیش بە هەمان شێوەیەکێکە لەوانەی کە تکایە ئەگەر تووشی هەچ کارە ساتێک یاخود هەچ ڕووداوێک دەبیت، هەوڵدا خۆت مەترسێنە، هەوڵدا خۆت و دڵ مەکە، لەبەری ئەوە دەبێتە کێشە. لەو کاتەدا دڵ بە خێرایی بە هێزێکی زۆرەوە زەرمەکانی لێدەدا، دەبێتە کێشە بۆ هەناسەدانت. دڵشکان یاخود کۆتایی هێنان بە ڕووداوێکی ڕۆمانسی، ئەمەش دەبێتە هۆی ئازار و دڵتەنگیەک، هەنێک جار تەنگە نەفەسی تووشە بێ، هەنێک جار خەمۆکی. ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە کار دەکاتە سەر کۆندامی هەناسە. هەوکردنی سیەکان یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی هەناوی مرۆڤ کە دەبێتە هۆی کێشە لە کاتی هەناسەداندا. هیوادارم وەڵامی ئەو پرسیارانەم دابێتەوە کە
زۆرێک پرسیارتان کردووە تکایە ئاگادار بن ئەم چەند خاڵی کە باسمان لێوە کردووە ئەگەر بێت و تۆ یەکێک لەم خاڵانت هەبێ ئەوە کە پەیوەندی بکە بە پزیشکەوە تاکو چارەسەر بکریت. لەم شوێنانە ئەمەل سەعید کوردە هەیە لایک و فۆلۆی بکەن. گەر ڤیدیۆکەم بەسوود بوو سەبسکرایبی ئەمەل سەعید کوردە بکە تاکو ئاگاداری هەموو ڤیدیۆیەکی نوێ بیت و هەچ پرسیارێکت هەبێ وەڵام بدرێتەوە.